هي مني بويقار بأدب ورن بروا كاتك جاهلك نزانك شران في فروشت أمان بأدب وولامي أدنوا قالوا سلاما ناكن بدغن لك الله شر لك الله ناكنو أجر هر شر فروش وآجاوي كل دفاع لنفس واجبه بلام أجر جواني دا وقسيوت تو نابي جوان بي شار سري هلا بهلا ناكريه وشويستان يعني أمانها مي آداب الروشتنن آداب إنساني مسلمانة خواهي جورا دوبارة لسزاري حزتي لقمانة كنصحتي كراكية كافرمية كري خوشويستم واقصد في مشيك لكاتي الروشتنا ما مناون با نزور سريع با نزور خاو خليتشك كبراسي خلطيك كانوا التشر اللي أبدا خير الأمور أوسطها لا إفراطها ولا تفريطها باشترين أمر كار لها مشتكى ما مناوندية ما مناوندية نزور سريعي تنريو تجروي نزور خاو خليشيو براسي بشوازك بيت إنسان لكارو فرماني خوشي دواخ كويت جا خوش شويستان أو روشني كمن أليم بو بياديو بو أوشك بسواري ولاخ يا بسواري سيارة رابر أبي بهيمن به أبي لسرخو به أبي قسنين دا سرخوي زور جاري قلي أكريد لسائق كان بكولانا كان أرون بشوازك زورنا تندرست زورنا جائز بأسلوبك ناشرين تاسيشان دانا عدالة تاسكا جاري واهي اگر بالا منالقي بيكوشي ام سرعتك براستي او بيا رابو كولانا او لجادي عام نستانا بلا اشتازيات الرسول يك سايده اي لكولانا بو لصدو بيس الروي اي بيلك كسك بيكوشي براسي اما توجه لمراكبته قاتلت او عباد الرحمن نيت كخوا باستكا عباد الشيطان تنكتو الصبر من الرحمن العجلة من الشيطان صبر آرامي لخواويا عجلو تجريو تنريو راكردنو أماني براسي للشيطان ويا بويتو عباد الرحمن بو عباد الشيطان مبا آقاتا لخوتان بلا روشتنا أزانا نزور كس لكولانا كان درو دراوسي سرجادا كان قلي لو خلقيا كان لو سياقانا كان كبسرجادا كان أرون برقاو خلقي إزعاجا كان بويتو الرويانوا أقر نجدا لك جاري وهي دنجي ساركي هاواري ساركي لا كواتبه تولى سرخوبي جاري وهي كابرا يبو مزقود راوانا كاو سيارة تنري أخرت أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بيغمبري نازدار من صلاة والسلام إلى السربية فرميت كهاتي بو مزقود بويقارو بأدبه ولا نقبة تجريوه بتنو ما يبو مزقود رامك يك لآدابي هاتن بو مزقود دزنوش قلتنا لمال بأدب بويقار وبسكينته أمانو يبو مزقود بيغمبري خواه فرميت صلى الله عليه وسلم إذا أقيمت الصلاة فلا تأتوها تسعون كقامت كرا بونيش رامك كأنما رعك بوشتيه شونك أمر راكردنا جاري وايا تبتبي يعني ولا مزقوتا ضلي كابرا كده خرفا هزار يو خطر خراب ليه دا أزانن أواني كإنسان أترسيني أواني كوا إنسان نار حتك أما الظلم مستمل كابرا يكي شن كسبهوي خرفا توجي الشكرة وزخبو شكرة برز بو جاني درشو زين تو قاتلت كاك الرامك بيغمري خام الرامك قامت كرابنو إلى سر خود ورا بأدبوا تبتب مغنى مزقوتا او تبتب معي خربو معي ازعاجي مسلمان انا جاري ويا مسلمان لو تشينو جاي ببر لا تبتب بتور راكد نيتوا هل دوروا ان الله مع الصابرين اما مكه يا زور ابو مزقود شاوراني نيوشبا يا كدرنتي ابو مزقود فلا بلش مكه حد زكاي بيغمر فاجي برجكا الله للريقاد واكوتو لاش بلا بليتي تو خود براسي غافلت بان عارفان وخواناسان بو غافلانه اويك اهلي نيجو عبادات به بيش باقنا مزقوتا به سنه دقي تحيات المسجد كردبي انتظار جماعتك ولا الرباط به
نەک بەڕاستی کابرا دواکەوتووە لە مزگەوت و بەرپەلەپەل ڕائەکا و گەڕێک ئەترسێنێ و کۆڵان ئیشغاڵەکا و خەڵکی ناڕەحەت ئەکا و یەتە ناو مزگەوتی تەپەتەپێتی بەڕاکردنی بۆی فرا جەماعەت بکەوێ ئەمە خلافی سونەتی پێغەمبەری خوایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت هاتن بۆ مزگەوت ڕامەکەن وەئەتوها تەمشونە لەسەر خۆتان وەرن عەلەیکم بیسەکینە سەکینە لەسەر خۆ ئارام ئارام بە ئارام پێغەمبەر ئارام بووە ڕەحمەت بووە زەحمەت نەبووە نیقمەت نەبووە مەبە بە نیقمەت. اینجا فەرمێت فما ئەدرەکتم فەصەلوها ئەوەی کە فراکەوتن بیکەن فرای ڕکاتێکەوی دوانەکەوی سیانەکەوی بیکەوتەوە باش ڕامەکە دەستنوێژ بە پەلەپەل مەگرە دەستنوێژ ناتاوە بێ تەپەتە مەنێرە لە مزگەوتە لە ڕێگە و کۆڵانە تەپەتۆز مەنێرەوە لەسەر خۆ وەرە و چەندێک فراکەوتی فراکەوە. اینجا وما فاتەکم فأتموها ئەمە پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم. خۆشەویستان لەبارەی جمعە پێغەمبەری خوا فەرمێت من غەسەلە واغتەسەلە ئەوەی خۆی بشۆرێ بە خۆشۆردنی سونەت یا خۆشۆردنی واجب. اینجا فەرمێت وبەکەرە وابتەکەرە ئەفەرمێت ئەو کەسێک کەوا زوو بێت و لەسەر خۆ بە ئارامی بێ بۆ مزگەوت ومەشا بە پێ بێ وەلەم یەرکەب سواری سیارە نەبێ ئەگەر ماڵەکەی نزیک بێ ئەگەر ماڵەکەی بە سواری سیارە و ڕکاوەمانە سونەتی پێغەمبەری خوا نییە بۆ جمعە و مزگەوت سونەتە بە پێ بێ ئەگەر بتوانی ئەگەر نەیشتوانی بە سیارە بێ قەینا بەڵام هەر تۆزێ بە پێڕێکە ئەگەر ماڵەکەی دوورە ئەوە بابەتێکی ترە ئیجازەی پێدراوە. اینجا نزیک بەرەوە لە ئیمام گوێ لە ئیمام بگرە جمعەکە بەتاڵ مەکەورەوە خەریکی دەستجوڵاند و پەنجە تەقادن مەبە یا ئەمڕۆ خەریکی لەناو مزگەوتە خەریکی پۆبجی و فەیسبوک و کۆمەڵە بەرنامە ئەنتەرنێت مەبە جمعەکە بەتاڵە بێتەوە. خۆشەویستان بە هەموو هەنگاوێک پێغەمبەری خوا فەرمێت کە تۆی نەی بۆ مزگەوت لە ڕۆژی جمعە خوا ئەجری 1 ساڵ پێ ئەبەخشێت ڕۆژۆکەی و شەو نوێژەکەی. ئەمە پێغەمبەری خوا فەرمێت كان له بكل خطوة عمل سنة أجر صيامها وقيامها. الله أكبر لو خير قوله أما أداي پێغەمبەری خوا کە خۆت بشۆری خۆت بۆن خۆشکەی بۆنی خۆش لەبێ بۆی ناخۆشی لە نەبێ زوو بێی بۆ مزگەوت لە ئیمام نزیک بێتەوە گوێی بۆ بگری وەریگری اینجا دانیشی جوان قسە نەکەی و ئەجری 1 ساڵ عیبادەت بۆ نووسێت پەلەپەل نەکەی. خۆشەویستان و هەروەها لە ئادابی ڕێگا واغضض من صوتك إن أنكر الأصوات لصوت الحمير. لە کاتی ڕێکردنە دەنگەدەنگ مەکە ئاژاوە مەنێرەوە هاوار مەکە بە سیارەکە و هۆڕنگ لێ مەدا تەجیلی سیارەکە مەکە سەر ئاخر سەوت ڕاپە چییە بیخەیتە سەری و خۆشت لەگەڵ هاپەڕی ناو سیارەکە. زۆرێک لە گەنجان بە کۆڵانەکانە ئەماکەن ئەمە مایز ئاجی خەڵکیە یاخۆت بەو کۆڵانان ڕاکەی هاوارەکەی بەدەنگ هاوارەکەی مای ئیزعاجی خەڵکیە. ئەگەر سەوتی بەرز خۆش بوایە خوا سەوتی گوێ درێژی دروست کردو لە ڕووی جەنابتان کە ئەفەرمێ سەوتێکی ناخۆشە خۆ بەلای خواوە ناخۆش نییە خوا دروستی کردووە. ئەمە دەرسە کە سەوتی بەرز ناخۆشە کە تۆ بزانی ئەم سەوتە بەرزە مای ئیزعاجی خەڵکیە. خوا ئەمەی دروست کردو کە تۆ دۆزگەی ئەگەر فائیدە و ئیسفادەی تیا بوایە لە سەوتی بەرز وایە خوا نەیەدا بە گوێ درێژ ئەیا بە ئینسان کە داوێتی بە گوێ درێژ مانای وایە سەوتی بەرز لای بەنەکانی خوا ناخۆشە ئیزعاجە. بۆیە پێویستە موسڵمان سەوتی بەرز نەبێت لە کاتی ڕۆشتنە بە ئەدەبەوە بڕوا تەجیلی سیارەکەی و هۆڕنی سیارەکەی و ئەزانین لە کۆڵانە چەند نەخۆشی تایە ئەزانین لە کۆڵانە چەند خەڵکی تایە خەفەتبارە ناڕەحەتە بێتاقەتە تەعزیە هەیە مشیلەی هەیە تەجیلەکە تا ئاخر سەوت. ئەزانی مای ئیزعاجی خەڵکیە کەواتە خۆشەویستان بێ ئاگامان لەوە بێت دەنگی بەرز هۆڕنی سیارە تەجیلی سیارە وهیا ئەو ماتۆڕانەی خۆشەویستان بە ئەنقەسی دەنگێکیان تیا دروست کردووە لە ناو جادە و کۆڵانەکانە کە دەستی پیانێ بەڕاستی جاری وا هەیە زرمەیەکا و ماتۆڕە زرمەی ئەبۆ ناسیفەیەکی دێ کابرا دڵی ئەخورپێت. من خۆم چەند جار ترساوم لەوە چە جەنابتان چەند جار ترسابن ناڕەحەتە ئەی چەند جار دوعای شەڕت کردو لەو کەسی کە وای کردو پێت. پێغەمبەر ئەمە خۆت لە 2 نەفرە دووپارێزە
ئەی ئەبێت چەند دوعای شەڕی تێ بکرێ کە تۆ دەنگی ماتۆڕەکەت و سیارەکەت وا لێکەی کە تەقەی بێ و زلمەی بێ ئەکزۆزەکەی وا لێ کردووەکەوە خەڵکی ناڕەحەتکەی. ئەمە ئادابی ڕۆشتن نییە، ئەمە ئەدەبی ئینسانیەت نییە، ئەدەبی مسلمان نییە. واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. لە کاتی ڕۆشتنە کە ئازار و ناڕەحەتی توش ئەبێ، یەکێک لە ئادابی ڕۆشتنەوەیە سەبر و ئارامی بگرە، چونکە سەبر و ئارامی کارێکی گەورەیە. پێغەمبەر فەرمێت ما أعطي أحد عطاء خيرا وأوسع من الصبر. رواه البخاري ومسلم. پێغەمبەری خوا نەبەخشراوە بە هیچ کەسێک خێرتر و باشتر و فراوانتر لە ئارامگرتن لە کاتی بەڵاو مصیبەت و ناڕەحەتیە، کە تۆ بەڕێگا ڕۆی جاری وایە ئینسان تووشی زەرەر ئەبێ، تووشی ناڕەحەتی ئەبێ، یەکێ خۆی پیاکێشێ، یەکێ لێ دەدا، ئارام بە، لەسەر خۆ بە، لەسەر ئەوەی کەوا توش دەبێت. جا بۆیە لە زووشە وتراوە بەڕاستی سیاقەت و سیارە لێخوڕین الذوق الفن والذوق وخلق. بەڕاستی هونەرە، حەز و حەز لێکردنە، ئەخلاق و ڕەوشتە. ناکرێ بەڕاستی تۆ سایقی ئەخلاقی نەبێت. ئەخلاق بەو واتە یعنی بەڕاستی تووڕەبی، شێتانە بیرکەیتەوە، شێتانە ژوێن بی، بڕۆی بڕێگا مەسەلە ژینگە نەپارێزی، بە ئارەزوی خۆت لێ خوڕی، هۆڕنگ لێدەی. ئەمە بەڕاستی پێی ناوتێ ئەخلاقی سایق. یا ئەگەر زەوقت لێنێ لێی مەخوڕە، ئەگەر هونەری سیاقت نازانی، ئادابەکان و یاسای مرور نازانی، لێ مەخوڕە. بۆ معلوماتان هەر جادەیەک کە قانونی ئەمڕۆ مرور لێ نووسی ئەوەنە تۆ زیاتر بڕۆی بەڵێ غرامەیەکی لێسێنێ، غرامەکە ناشەرعیە، حرامە بەڕاستی ئەوە کە لە خەڵکی سێنێت، بەڵام حەقە لە جێی غرامەکە یان سجن بواە یا لە سێنەوەی سەنەوی ئیجازە بواە کە جارێترەوە نەفەر سیاری نەخوڕنایە. لە کابرا دەوڵەمەنە پەنی خۆیەدا سەریع لێ خوڕێ لە خەڵکەدا و دەسەکەوە گوانە پارەدا، هیچ خەمێکی نییە، مشکلێکی نییە. بەڵام ئەگەر لێ سەنەوە قانونەکە وەندە بەهێز بێت، ئیجازەی سەحبی ئیجازەی لێ بکە، جارێتر ناتوانێت بێئەدەبی وا بکات. جا خۆشەویستان، یەکێک چووە خزمەتی حەزەی شێخ عوسمانی بیارە قەدەس الله سرەهو، قوربان دوعام بۆ بکە، سیارەم کڕیوە بەشکەم تووشی حادیسە نەفەرمووی بە یەک مەرج دوعا بۆکەم لە 80 زیاتر نەڕۆی. ئەگەر لە 80 زیاتر ڕۆیشتی معنایە تۆ قاتلی نەفسی خۆتی، من دوعا بۆ ناکەم. دوعاکات دێ دەور هەیە، تۆش فەئەتبع سەبەبا، ئەخزی ئەسباب بکەیت و ئەسباب وەرگری، هۆکار وەرگری. ئەم جادە نووساوە 80، تۆ لە 150 ڕۆی، سیارە دەست وەریەگرێت، ئەدەی لە کەسێکی کوشی، ئەدەی لە سیارێتر تاوانباری. چونکە ئەمەی کە ئەم یاسای داناوە خەڵکی پسپۆر بووە، خەڵکی شارەزا بووە. فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تەعلەمون. تۆ شتێک نەپرسیار لە زانەکان بکە، چونکە ئەوان لەو بوارە شارەزان، کە لەو بوارە شارەزا بێ بەگوێی بکەی، واز بێ بەگوێی بکەی. جا خۆشەویستان، ئەمە ئادابی ڕێکردن و ڕۆشتنە. تۆی مسلمان چ بە پیادەی بە سیارە ڕێکەی بێ بەم شێوازە بێ. و هەروەها لە کاتی ڕۆشتنە ئەمە ئاوا مەکە، ئەم لاولا مەکە، ئەمە بەڕاستی جایز نییە. پێغەمبەری خوا قەت لە ڕۆشتنە ئەم لاولای نەکردو. و هەروەها چاوپاراستن و چاوداخستن لە حەیا و ناموسی خەڵکی وایە ڕابڕێ ئافر دەبینێ ئاوا بۆی ئەڕوانێ حتا دەرەچێت، جاری وای کێشە بەقە شتێکە، سیاقەت دەکا و سیارە لێ خوڕێت، ئاگای لە پێشی خۆی نییە، بۆ ئافرەتەکەی ڕوانێت، بۆ ناموسی خەڵکە ڕوانێت. ئەمە یەکێکە لە تاوانەکان بەڕاستی خۆشەویستان. ئەنجا لە کاتی ڕۆشناکە لەگەڵ کۆمەڵا ڕێت کرد، کۆمەڵی خەڵک لە تەعزیایە، لە شاییایە، لە هەر شتێکایە، خەڵکێک بوو لە تۆ گەورەتر بوو، لە تۆ بەهێزتر بوو، لە تۆ چاکتر بوو. مەسەلە گەنجێک پێش پیرێ نەکەوێت، پێش عالم و زانایەک نەکەوێت، پێش دکتۆرێک نەکەوێت، پێش ئوستاز و مامۆستاکەی خۆی. یعنی ئەدەبی بێ لە ڕۆیشتنە، لە ڕێکردنە، لە خۆ گەورەتر. ئیسلام هەمووی ئەدەبە، ئیسلام هەمووی ئەخلاقە، هەمووی ڕەوشتە. ئێستا بۆیە کابرا ئەوەی کە قەدیمانی مەبێ سەرەکەی مامۆستایەکی ئاینێ بینی ئەڵڵا بەخوا پێشی ناکەم، بێئەدەبیە، خۆ زۆر لەو بەتەمەنترە، بەڵام لەبەر عیلمەکەی. ئێستا بەڕاستی ئەدەب و ئەخلاق ناو خەڵکانەوە، کابرا پێش باوکی خۆیەکەوێ، پێش دایکی خۆیەکەوێ، قسای بۆ ناکە. دەی جاری جاران گەنجێک بەبێ باوکی بەبێ دایکی نانی نایەخوات، ڕووی نەبوو لە بەردەمی باوکیان نان خوا، لە پێش باوکیا بەڕاستی نایەچۆ ژوورەوە.
ئێستا نەحساب بۆ باوکی، نەحساب بۆ دایکی، نەحساب بۆ مامۆسای، نەحساب بۆ عالمی دینی، نەحساب بۆ دکتۆر، ئەمە بەڕاستی کۆمەڵگامان وەی ئاوێران بووە. بۆیە لە کاتی ڕۆشتنە یەکێک لەوانەیە کە مراعاتی ئەدەبی ڕێگایە کە تۆ حسابی لە خۆ گەورەتر بکەیت. حیا، حورمەت، ڕۆشتن. خوای تەبارەک و تەعالا لەبارەی کچەکەی حەزەتی شوعەیبەوە ئەفەرمێت چی؟ کە هاو لە عەزلی موسا ئەڕۆی بەڕێگا بە حیا و بە ئەدەبەوە. ئافرەتان پیاوان ئەبێ لە ڕۆژنا بە حیا و بە ئەدەب بن. وجاءت إحداهما تمشي على استحياء، يعني ئەم کەسە کە ئەڕۆی بەڕێ ئەم ئافرەتە حیای لێ ئەتکا، بەڵام وەڵڵا ئێستا ئێمە ڕێزم هەیە ئەوەی صیفەتی حیا بێ ناو زۆر بەمانە نەماوە بەڕاستی لە کاتی ڕۆشتنە، لە کاتی بازارە، لە کاتی چوون بۆ مزگەوتە، لە هەمووشان یەکێک لە حیا ئەوەیە کە تۆ بەڕاستی هۆڕنگ لێ نەدەی، ئەدەبت بێ، مەسەلە قاڵقاڵ نەکەی، دەنگەدەنگ نەکەی، خەڵک ئیزعاج نەکەی، ڕان نەکەی، فریوی نەدەی، مەسەلە خەڵکی گەڕەکەی ئیزعاج نەکەی، کە هاتی بۆ مزگەوت سارەگە لە شوێنەکە بژێن بەرماڵی خەڵکی نەبێ. ئەمان هەمووی حیایە. حیا لە ئیمانوەیە. ئەگەر ئیمان نەما حیا نامێنێ، حیا ڕۆی ئیمان نامێنێ. بۆیە خۆشەویستان ئەم کۆمەڵی کە باسمان کرد بەڕاستی کۆمەڵی ئادابووی ڕۆشتن بوون، وەکو چۆن ئادابی دانیشتنمان باس کرد لەسەر ڕێگەی خەڵکیان نابێت دانیشت، کە دانیشت ئەبێ ئەو ئادابانە پارێزێت، ئەو سائیمانی پارێزراوە. لە ڕۆشتنیشە ئەگەر ڕعایەتم ئادابانە نەکەی دڵنیابە نە ئیمانە نە دین ئینسانە پارێزراو نییە و خەڵک دوعای شەڕت تێکە. پێغەمبەری خوا فەرمووی چەند جای در باسمان کردووە خۆت لە دوو نەفرەت پارێزە کە ئەویش لە ڕێگەی خەڵکیا پیس نەکەی و هەروەها لە شوێنێکە شوێنی دانیشتنی و ساعەتی خەڵکیە پیسی نەکەی. اینجا ئەبێ کە تۆ بەڕێگا بڕۆیت و خەڵکی ئیزعاجکەیت و نەکەس هەزاران کەس ئیزعاجکەی، خەڵک بترسێنی بە سەوتی خۆت سەوتی سارەکەت، ئەبێ چەند نەفرەتی لێ بکرێت، چەند دوعای شەڕ بۆ بکرێ، کەس دوعای خێری پێ نەنا. بۆیە بەڕاستی تووشی بەڵا و مصیبەت و ناڕەحەتیەبی، چونکە ئەدەب و ئەخلاقی ڕێگامان نییە. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ. خوا عاقبەتمان بەخێر بگەڕی. خوای ئەم ئادابە ئیسلامی جوانانە لە خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمانە جێبەجێ بکەین. یا ڕەبی خوای لە بەڵا و باو نەخۆشی و ناخۆشی خۆمان و ماڵ و منداڵمان پارێزراو بکەی. یا ڕەبی خوای گیان بە ئیمان و بمانژێنە و بمان بنەوە زیندومان کەرەوە. یا ڕەبی خوای گیان بەزەوی بە کەساتی داماوی تەسکی و تاریکی و باریکی ناو گۆڕمانە بێتەوە. پێغەمبەر گیان شەفاعەتمان بۆ بکات، تکامان بۆ بکات، بیناسینەوە، زبامان سابت کە لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە کە پرسیارمان لێکن لەبارەی تۆوە، لەبارەی پێغەمبەرتەوە، لەبارەی ئیسلامەوە، لەبارەی حەقی ڕێگا، حەقی دانیشتن، حەقی ڕۆشتن، حەقی مزگەوت، حەقی خەڵکی پەروەردگارە زبانمان سابت کەی. یا ڕەبی خوای لاڵمان نەکەی پەروەردگارە لە ڕۆژی قیامەت لەجێر سێبەری عەرشی خۆتا دامان بنێی. یا ڕەبی خوای گیان لەسەر چیمەنەکانی بەهەشت لە خزمەت پێغەمبەری نازدارە، لەسەر حەوزی کەوسەر حەشرمان بکەی، بەدەستی و پێغەمبەر نازار ئاوی کەوسەرمان بیتێ، لە توێنەتوێنەک بەتی دنیا و قیامەتدا ڕزگارمان بێ. یا ڕەبی خوا کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی، ئیمان و ئیسلام و ئەخلاق و ویجدانیان بەرێ. ئەگەر قابلن، ئەگەر زاڵمن، ستەمکارن، دژمنی دین و ئەخلاق و خاک و وڵات و نیشتیمان و میلەتن، خوا ئێمە دوعای هیدایەتیان بۆ بکەین، خوا هیدایەت بدرێن. یا ڕەبی خوای گیان بە خۆیان بچنەوە. یا ڕەبی خوای گیان ئەگەر قابل هیدایەت نین لەسەر زوڵم و ستەم و الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانانی بەڕێز سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. جمعەی ڕابردوو باسی حەق و مافی ڕێگامان کرد، بە تایبەت دانیشتن لە ڕێگا و سەرە ڕێگای خەڵکی و ئەو شوێنانەی کەوا خەڵکی پیاتی ئەپەڕن. کۆمەڵی حەق و مافی هەیە کە پێویستە تۆ نەوەستی لەو ڕێگانە و دانەنیشی بۆ ئەوەی کەوا حەق و مافی خەڵکی بێ. ئەگەر زەروری بووی وتمان ئەبێ ئەو 5-6 حەقەی کە ئاماژەمان پێکرد کە یەکێکیان ئەوە بوو چاوداخستن بوو، دەمگرتن بوو کە زەم و غەیبەت نەکەی، و هەروە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە،
وتانە و تەشەر نەدەی ئەمانە بوو کە ئاماژەمان پێ کرد و لەمڕۆدا ئاماژە بە حەقی ڕۆشتن و ئادابی ڕۆشتن ئەکەین تەمەن لە قورئانی پیرۆزە لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر باسی ڕۆیشتن کراوە باسی ئادابی ڕۆیشتن کراوە چونکە ڕۆیشتن بە ڕێگادا ئیسلام فەرامۆشی نەکردووە لەوە چە خەڵکانێک بڵێن جا ڕۆیشتن بە ڕێگا چه عیلمێکی پێویستە یا چه هونەرێکی تایە ڕۆیشتن بە ڕێگا ئینسان خۆی بێ یا بە سەیارە بێ یا بە سواری بێ پڕ لە هونەرە و پڕ لە فەنە ئاینی پیرۆزی ئیسلام ئیهمالی نەکردووە فەرامۆشی نەکردووە ئاداب و دەستوری تایبەتی بۆ داناوە ئازیزان و خۆشەویستان هەندێک ڕۆیشتنێ تەندروستە هەندێکی ناتەندروستە بەڕاستی جائیز نییە ئەوەیە کەسایەتی کەسەکە ئەڕوشێنێت بۆیە لە دێر زەمانەوە وتراوە ڕۆیشتن و چوون بە ڕێگا چ بە پیادەیی بێ یان بە سواری بێت سواری وڵاق بێت یا سواری سیارە بێت و ئەمڕۆ ئیسلاحی ئەمڕۆ کە سیارە هەیە تعبیر لە کەسایەتی و شەخسیاتی کەسەکەی ئەداتەوە جاری وا هەیە ئەو کەسە کە ئەڕوا بەڕێوە خەڵکێک ئەیبینێ بزانێت لاوازە زانە نەخۆشە یا ئەگەر بە تیژڕەیی و سەریع بڕوا تعبیرەتری بۆ لێکەدەنەوە ئەگەر مامناوەند بێ و لەسەرخۆ بێ و هێمن بێ بە جۆرێک بڕوا بڕێوە ئەم کەسە کەسێکی تر دەرەکەوێ ئەگەر بە شێوازێکی متەکەبیرانە و لە خۆڕازی و ئەنانیانە بڕوا بڕێوە ئەو کەسایەتی وا دەرەکەوێت کە کەسێکی ئەنانیە متەکەبیرە خۆبەزلزانە بەهەرحاڵ وتراوە ڕۆیشتن تعبیرە لێکدانەوەیە بۆ کەسایەتی و شەخسیەتی کەسەکە بۆیە لە قورئانە ئادابی ڕۆیشتن باس کراوە پێغەمبەری نازدار کە خوا پێی ئەفەرمێت وئینەکە لەعەلا خولوق عەظیم تربیەتی ئەصحاب و ئومەتەکەیەکە کە چۆن بڕۆن بە ڕێگا ڕۆیشتنێک بێ هەم خوا لە خۆیان ڕازیکەن هەم خەڵقی خوا لە خۆیان ڕازیکەن خۆشەویستان بۆ نمونە لە قورئانی پیرۆزدا خوای تەبارەک وتەعالا لە باسی ئادابی ڕۆیشتنە لەسەر زاری حەزەتی لوقمان پێغەمبەر نەبووە لەسەر زۆینەی فەرمایشتی زانایان پیاوێکی صالح بوو ئەهلی حکمت بوو خوا حکمەتێکی پێدا بوو حکمەتیش بەڕاستی ئەوەیە عەقڵ و ژیرێکی تایبەتیە دەسەڵات و کەراماتێکی تایبەتیە يؤتي الحكمة من يشاء ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا حضرت لقمان أو ذات صالحة خوانا سبوة لسر زوجنا قول العلماء كنصيحتي كركيك آمشگاری منداڵەکەیەکە کە ئەمە دەرسە هەموو باوکێک هەموو دایکێک چۆن مناڵەکەی پەروەردە کات پێی ئەفەرمێت پاش کۆمەڵی ئامۆژگاری ئەفەرمێت خۆشەویستەکەم ولا تصعر خدك للناس جاري یەکەم جار ئەڵێ کە قسەت کرد لە کاتی ڕۆیشتنە قسەت کرد یان قسەت لەگەڵ خەڵکیا کرد بەلاوە قسەی لەگەڵا مەکەوە ڕووکەرە کابرا جوان تێڕوانە گوێی بۆ بگرە پەلەمەکە مەجالی بە کە تەواو لە قسەکردن تۆش بە ئەدەبێکی جوانەوە قسەی لەگەڵا بکە ئەمەیەکە لە ئادابە بەڕاستی پێویستە جاری وایە کابرا قسەی لەگەڵاکە بە لاتەنیشتێکەوە ئەگەر دەسەڵاتی بێ لێچێ بیکوشی چونکە بۆ زۆر ناخۆشە کە تۆ پرسیار لە کەسێ بکەیت و بە لالوت کوردەوارێکمان لالوت بە لالوتێکە وەڵامت داتەوە یا قسەت لەگەڵا بکە ئەمە جۆرێکە لە کیبر و لە خۆ ڕازیبوون و ئەنانێت و تەکەبور کە سیفەتێکی زۆر ناشرینە بۆیە ئەفەرمێ ڕۆڵی خۆشەویستم کە تو ئەچیدە دەرەوە قسە لەگەڵ خەڵکیاکەی ڕووکەرە کابرا پێغەمبەری ئازیزمان سەڵات و سەلامی لەسەر بێ لە هەموو ژیانیا کە 63 ساڵ تەمەنی بووە نازداری خوا کە ڕووی ئەکردە خەڵکی قسەی ئەکرد قەت تەنیشتی نەئەکرد یعنی کە قسەیەکە لەگەڵ ڕووی تێکرد بە زەردەخەنەوە بە قسەی شیرین و جوانەوە ئەگەر بەرامبەرەکەی دوژمنیشی بووایە پێغەمبەری خوا بە تەنیشت و قسەی بەلا قسەی لەگەڵا نەکرد بەڵکو ڕووی تێکرد جوان سنگی مبارەکی تێکرد دەموچاوی تێکرد نەک بە تەنیشتەوە قسەی لەگەڵا بکە بە لالوتەوە قسەی لەگەڵا بکە
جا حەزەتی لوقمانە فەرمێ ڕۆڵی شیرینم یەکەم صیفەتی تۆ ئەوە بێ لەگەڵ خەڵکە ئەمە تەعامل بێ، ئەمە هەڵسوکەوت بێ. دووەمیان ئەفەرمێت ولا تمشي في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور. ئەی کوڕی خۆشەویستم کە چوویتە دەرەوە، چوویتە کۆڵان، چوویتە سەرجادە، چوویتە شەقام، لە ڕێگەدا بە تەکەببرەوە مەڕۆ بە ڕێگا، بە شێوازێک کە خۆت بە شتێکی زۆر گەورە بزانی، معجیبی بە خۆت، کەس لە خۆت بە پیاوتر نەزانی، خۆت لە هەموو کەس بە پیاوتر بزانی، خۆت لە هەموو کەس بە چاکتر بزانی، حساب بۆ خەڵکی نەکەی. ولا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقاك أخاك بيوت طليق. پێغەمبەری خوا هیچ کاتێک چاکە بەکەم مەزانێ، ئەگەر ئەو چاکەیە زەردەخەنەیەک بێت بەدەم برایەکتەوە، نەک بڕۆی بەڕێگا و سنگ دەرپەڕێنی ئیسلامقا بکەیت و حساب بۆ کەس نەکەیت و هەموو عالەم بە قسمەکاری خۆ بزانی. ئەمە صیفەتی ئینسانی مسلمان و ئیماندار و ئینسانی عەقڵ و ژیرەکانیش نییە بۆ معلوماتتان، چونکە ئەم صیفەتە ناشرینە خوا پێی ناخۆشە. خوا لەبەر ئەم صیفەتە نەفرەتی لە شەیطان کرد. إن الله لا يحب كل مختال فخور. خوای تبارك وتعالى بەڕاستی ئینسانێکی خۆش ناوێ مختال بێ، یعنی لە حەرەکە و سەکەنات و جوڵەیە کیبر دەرکەوێ، یعنی بەحساب بە جوڵەیە بیسەلمێنێ کە من متەکەبیر و دەسەڵاتدارم و قووەم هەیە، هێزم هەیە، جێشم هەیە، جاشم هەیە. ئەنجا فەخۆریش یعنی لە قەولیا هەر بڵێ ئەنە، هەر بڵێ من ئاوام کرد، من ئەمەم کرد، من ئەمە ئەکەم، من ئەوە ئەکەم. ئەنە صیفەتی شەیطانە. شەیطان خوای تبارك وتعالى پێی فەرموو سوجدە بۆ ئادەم بەرە، تی ئەنە خەیڕ منه، من چاکترم لەو پەروەردگار، چۆن سوجدەی بۆ بەرم؟ لەسەر ئەوەی کەوتی ئەنە من خوا نەفرەتی لێ کرد. بۆیە ئینسان قەت صیفەتی ئەنانەتی تیان نەبێت، یعنی خۆ بە زلزان ڕازی بوون لە نەفسی خۆی. خوا ئەمانەی خۆش ناوێ. یەکێتر لەو ئاەتانی کە باسی ڕۆشتنەکە ئەفەرمێت لە سوورەتی ئیسراء ولا تمشي في الأرض مرحا إنك لن تخرق الأرض ولن تبلغ الجبال طولا. کاکە کە ئەڕۆی بەسەر ئەرزە خۆت بە زل و بە شتێکی عەجایب مەزانە. تۆ مەهماکان دەسەڵات هەبێ، قووە و هەبێ، بەڕاستی ئەوەندە دەسەڵات هەیە بڵێ ئەڕۆم بە ناخی ئەرزا و ئەمە ئەکەم و وا ئەکەم، بەڕاستی هێشتا ناگەیتە ناخی ئەرزە. ئەگەر بڵێ من ئەوەندە بەرزم، سەرمەوەنە بەرزە، ئەوەندە بەهێز و بە قووەتم، هێشتا جیبال و کەشەکانی پەروەردگار لە تۆ زۆر بەرزترە. کەواتە تۆ من تەکەبەرە تەکەسەرە، ئەوەی تەکەببر بکە خوا سووک و ڕسوایەکەوەی شێنێ. کوان ئەوانەی کەوا جەبار بوون لەسەر عەرزە، زۆردار و متەکەبیر بوون، خوا لوتی هەموویانی شکان. کەواتە فەرمێت یەکێک لە صیفەتی ئینسان ئەوەیە کەوا بەڕاستی لەسەر ئەرزە ئەڕوا بەڕێگا خۆی بە گەورە نەزانێ، حساب بۆ چواردەوری خۆی بکە، متەواضع بێ، لەسەر خۆ بێ. ئەم ئاەتە بەڕاستی ئاماژەیە بەوەی کەوا ئینسان هیچ کاتێک بەدەسەڵات و خۆی خۆیان نەناسێت. ئەوەی کەڵێ من تیارە لێ خوڕم، سواری تیارە بووم، شەهادەی دکتۆرام هەیە و فەیلسوفم، چوومە سەر مەریخ، بەمە نەنازێت. ئەو پێغەمبەرە عەزیمە چووە ئیسرا و میعراج، هەموو ئاسمانەکانی تەی کرد، هاتەوە سەر ئەرز، لەسەر ئەرز و گڵدا ئەنیشتنانیە خوار ئەی ئەنە عەبدون فەقیر، من بەندەی خوام. تۆیەک لەسەر کورسی دەسەڵاتی حساب بۆ چواردەوری خۆت ناکەی، ڕۆژێک دەبێ خوا لوتت دەشکێنێ و سووک و ڕسوات دەکات، هەم لە دنیا لای خەڵقی خۆی، هەم لای خۆیشی لە قیامەتە. بۆیە واز لە صیفەتی کیبر بێنن، بە تایبەت لە ڕۆشتن لە ڕێگا. ئینسانی مسلمان و ئیماندار لە ڕۆشتنە زۆر بە ویقارە، سەکینەتی تایە، زەرەر نادا، ئەدەبی لێ ئەبارێ، ئەخلاقی لێ ئەبارێ، ڕەوشتی لێ ئەبارێ. وعباد الرحمن يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. لسورة الفرقان أخوي تبارك وتعالى باسي عباد الرحمن مملوكا، عباد الرحمن أواني كوا بهاشتين،
بەندەی ڕاساڵی پەروەردگارن مخلەسن خوا لێیان ڕازیە دەرەجاتی بەرزکردنەوە باشی پێداون خوا فەرمێت کە ئەڕۆن بە ڕێگا عیباد الرەحمان بەندەکانی من بەندەکانی ڕەحمان زۆر بە لەسەرخۆیی